ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بەرەو شکست و بێمتمانەی هاوڵاتیان گوزەر دەکات و گەیشتوتە ئاستێک کە خودی بەرپرسانی ئەم هەرێمە بۆ سادەترین چارەسەری پزیشکی پەنا بۆ وڵاتانی بیانی دەبن. گرانکردن و فرۆشتنی بەها تەندروستیەکان بە هاوڵاتیان تەنها کەمینەیەکی ئەو ناوەندە سودمەند دەبێت و هیچ جۆرە داهاتێک لە پێناو زیادکردن و باشترکردنی خزمەتگوزاری تەندروستی بەکار ناهێنرێت. بۆیە ئێمە وەک ئەو ڕێکخراوە و چالاکەوانانەی ناومان لە خوارەوە هاتووە بەڵێن بە هاونیشتمانیان دەدەین کە هەموو ڕێگایەکی یاسایی و مەدەنی دەگرینە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سیاسەتە ناڕەوایی کە دەرحەق بە هاوڵاتیانی هەرێم دەکرێ و بڕوای تەواویشمان بەوە هەیە کە تەندروستی مافێکی سەرەتاییە و نابێ هاونیشتمانیان لێ بێبەش بن لەژێر هیچ ناو پاساوێکدا. کەمپینی تەندروستیمان بۆ فرۆشتن نییە. خزمەتگوزاری پەروەردە تەندروستی ئاوی پاک و خواردنەوە ئەوانەی تر دەبێ ئەمانە بە خۆڕایی فراهەم بن بۆ خەڵکی کوردستان. بۆیە ئێمە لەو ڕوانگەیەوە پشتیوانی ئەم کەمپیناکەین کە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستانە دەبێ بە جۆرێک بێ کە لە خزمەتی تەواوی هاوڵاتیان نابێ، لە خزمەتی مافی نەخۆش، مافی پزیشک، مافی کارمەند، واتە لە کۆی ئەو ستافانە بێت کە لە وەزارەتی تەندروستیا کارەکەن و وەزایدن ئەو ئەرکەش بەجێبێنێ کە لە خزمەتی دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروستایە